سڵاو محەممەدی کوڕی عەبدولوەهاب چێە و وەهابیەت چییە؟ وەهابیەت یەکێکە لەو حرەکەتانەی کە کاریگەریەکی زۆری هەتاکو ئێساش لەسەر دنیای ئیسلام و حرەکاتی ئیسلامی داناوە. لەم ئەڵقەیەدا باسی کاریگەری وەهابیەت و سەلەفیەت ئەکەین. لا ساڵی 1940 ڕێکەوتنێک لە نێوان ئەمیر محەممەد بن سعود و ئیمام محەممەد بن عەبدولوەهاب مۆر کرا. لەو کاتەوە هاوپەیمانی نێوان دەسەڵاتی سیاسی و هێزی ئاینی لە سعودیە سەری هەڵدا کە ئەمە بوو بە هۆکاری جۆرێک لە سەقامگیری لە حکمی ئال سعوددا. لە ڕووی ئاینی شەوە دەستەی ئەمر بیمەعروف و نەهی عن منکەر کەوتە ژێر دەستی دەسەڵاتی وەهابیەکان لە کۆمەڵگادا. پاش سەرهەڵدانی ئەم ڕەوتە لە نەجد و لە نیمچە دوورگەی عەرەبی لە سەدەی هەژدەی زاینی ئەم ڕەوتە توانی زاڵ بێت بەسەر شێوازەکانی تری تەدەیوندا لە جیهانی ئیسلامی وەک سۆفیگەری و ئەشعەری کە لە سەردەمی عوسمانیەکاندا ڕێبازی زاڵی ئاینداری بوون. عەبدولوەهاب هەر لە سەرەتاوە موسڵمانانی سەردەمی خۆی بە مشرک و لە دین دەرچوو وەسف دەکات بە تایبەتی لە ڕوانگەی ئەوەوە کە ڕوویان کردوتە گۆڕپەرستی و پەنابردن بۆ شەخص و پیاوچاکان هەر بۆیە جیهادی لە دژ ڕاگەیاندن و لەم نێوەندەدا خەڵکێکی زۆر کوژرا. بزوتنەوەی وەهابیەت کە خۆی بە سەرچاوەی سەرەکی یەکتاپەرستی لە کۆمەڵگاکانی ئیسلامیدا دەنێت بەشێکی زۆری بیرمەندانی ئیسلام ئەمان بە سەرچاوەی پەرگیری و توندڕەوی دادەنێن لە جیهانی ئیسلامدا و پێیان وایە لە ئیسلامی لێبوردە و ئاشتی خواز دەرچوون و لە هەموو شوێنێ هەوڵی سڕینەوەی هەموو ڕێبازێک دەدەن کە لەگەڵ بیر و ئامانجی ئەواندا ناگونجێت. لە سەردەمی خۆیان وەهابیەت بەشێک بووە لە مەزهەبی حەنبەلی، بەڵام دواتر کە تەتەورەکە ئەبێتە مەزهەبێکی توندی سەلەفی حرفی بە شێوەیەک کە ئەبێتە هۆی کوشتن و بڕینی زۆر لە خەڵکانی جزیرەی عەرەب کە هەمویان کەسانی نەزان و فەقیر و هەژار بوون. محەممەدی کوڕی عەبدولوەهاب لەگەڵ ئال سعودا یەک دەگرن و دەوڵەتی سعودیە دواتر دروست دەبێت. دەوڵەتی سعودیە لەوە مەزهەبی سەلەفی ئەکاتە مەزهەبی ڕسمی خۆی کە ئێستاش سەلەفیەت بە هەموو دنیادا بە شێوەیەک لە شێوەکان دەڕێگەی سعودیەوە بڵاو دەبێتەوە. مامۆستا بە کورتی محەممەدی کوڕی عەبدولوەهاب چێ؟ محەممەدی کوڕی عەبدولوەهابی کوڕی سولەیمانی تەمیمی لە ساڵی 1970 زاینی لەدایک بووە و 1991 زاینی کۆچی دوایی کردووە. بەڵێ زانایەکی دینی سونی حەنبەلی مەزهەبە. هەندێک پیان وایە کە موجەدید و تازەکەرەوەی ئاینی ئیسلامە لە نیمچە دوورگەی عەرەبیە. هەندێکیش پیان وایە کە لە ڕاستە ڕێگەکەی ئیسلام لایدا و ئینحرافی کردووە. ئەوانەی کە باوەڕیان پێهێڵن محەممەدی کوڕی عەبدولوەهاب تازەکەرەوە و موجەدیدێکی ئاینی ئیسلامە کە پەیامەکەی بۆ ئەوە هاتووە تا ئاینی ئیسلام لە بیدع و خورافەت پاک کاتەوە. بەس مامۆستا ئەم دوو بەینە زۆر نییە لە بینی گومڕایی و لە بینی موجەدیدایە. بەڵێ ئەوە مێژووی ئیسلام پڕە لەو تەناقوزات و ناکۆکیانەی نێوان مەزهەبەکان و فیرەق و تایفەکان هەروەکو حەدیثێک هەیە مەشهورەوە حەدیثە کە ئەڵێ ئومەتی ئیسلام پێغەمبەری خودا فەرموویە ئومەتی من دابەش ئەبن بە تاقم و فیرقەیەکە 73 ئەوەندە فیرقە هەر هەمووی دۆزەخیە یەکێکیان نەبێ. ئەو حەدیثە دەریەخا کە ناکۆکی نێوان فیرقەکان تاقمەکانی نێومیلەتی ئیسلام ناکۆکی جەوهەرین. يعني بيتوا قينا ما مساسا مثلا إما لبين الشافعي وأبو حنيفة وابن حنبل ومالك وأمانة جاء تكفيرني مثلا أو لو فروع غلطي كده أو لو فروع بس أم لبين جمراي يعني بالله لأنه كفر إيمانه يعني اشتكى لا بوشي بوشي ويصير كده يعني لبروي إسلام هر خوي بيكاتي عيني إسلام
پێکاتەیەکە لە سێ پێکاتەی سەرەکی پێکاتەوە. یەکەم عەقیدە، دووهەم شەریعەت، سێم ئیحسان واتە معنەویات و طریقەت. ئاجا ئەسڵەکە کە بڵێن بنەمای ئیسلامە عەقیدەیە. شتێکیش کە بنەمایەکی بوو، ئەگەر تۆ لەو بنەمالادا یا ئەو بنەما تێکشکان واتە تۆ داوتە لەو بەرنامەیە بەگشتی. ئاجا ئەو زانانی کە محەممەدی کوڕی عەبدولوەهابیان لە گومڕایە لە وەکو زاڵ و بێدین هەتا سەیریەکەن، پێیان وایە کە لە بنەما سەرەکیەکانی ئیسلام لای داوە. وەکو چی؟ وەکو مەسئلەی تەکفیر کە محەممەدی کوڕی عەبدولوەهاب لە قەزەی تەکفیرە کە حکمێکی زۆر خەتەرناکە لە ئیسلامە زیادەڕەوی زۆری هەیە کە بەشێکی زۆر لە موسڵمانان بە فتووە حکومەکانی ئەو لە ئاینی ئیسلام دەرکراون و خوێنیان حەڵال کراوە و ئیتر ئەنجامەکەش لە لای خوا ئەوەیە کە حکومەکەیان دۆزەخی ئەبەدیە. لە دنیاش کوشتنە، لە دنیاش کوشتنە. بەڵێ باشە. مامۆستا محەممەدی کوڕی عەبدولوەهاب لەبارەی عەقیدە لەگەڵ ئەهلی سوننەی با بڵێن شافعی و عادەتەن شافعیەکان و ئەوانە مەسەلەن یا ئەشعەری یا ماتوریدین با بڵێن، یعنی لە عەقیدە ئەشعەرین کە تەویلی صفاتی دەست و ئەوان ناکەن. بەس وا بزانم ئەگەر ڕاست بێ ئەم قسەی بۆم ڕاست بکەیتەوە، عەبدولوەهاب محەممەدی کوڕ عەبدولوەهاب وەکو ئیبن تەیمیە هەر خوا فیعلەن لەسەر عەرش دانیشتۆ و دەستی هەیە و قاچی هەیە. ئەم خلافە عەقیدیە ئەگاتە تەکفیر یعنی؟ ئەم خلافە عەقیدەیە لای ئەشعەریەکان و ماتوریدیەکان کە بە دوو مەذهەبی ئەهلی سوننەت و جەماعەت ناسراون لە بواری عەقیدە. ئەم خلافە ئەوان لەگەڵ محەممەدی کوڕ عەبدولوەهاب بەڵێ خۆی دوو بۆچوون هەیە دەربارەی ئیسم و سیفەتەکانی خوا، دەربارەی ئەسما و سیفات، دەربارەی بەتایبەت سیفاتی خەبەری وەکو ئیستیوا و مەجیء و نزول و ئەم سیفەتانی کە لە سیفاتی بەشەریەتیە. مەدرسەی ئەحمەدی کوڕی حەمبەل کە مەدرسەی ئەهلی حەدیثە پێیان وایە کە ئەم ئاەتانە نابێت لە واتای زاهری خۆیان لە واتا ڕوونەکەی خۆیان لادرێن و نابێت قسەشیان تیا بکرێت. بەڵام ئەشعەریەکان و ماتوریدیەکان کە لە مەعتەزیلە ئەتوانین بڵێن جیابوونەتەوە، پێیان وایە بێم ئاەتانە تەویل بکرێ. ئەهلی حەدیث یا با بڵێن شۆڕ بینەوە ئیبن تەیمیە جا محەممەدی کوڕی عەبدولوەهاب ئەڵێن خوا دەستی هەیە بەڵام لە هیچ دەستێک ناچێت، دەستی هەیە بەڵام کەیفیەت و چۆنەتی نییە. خۆی ئەم قسە ناکۆکیکی مانتیقی تایە کە تۆ وتێت دەستی هەیە، خۆی ئەمە تەکیفە، واتە ئەمە چۆناندنە، بەخشینی چۆنێتیە بە و کەسە مەوسوفە. ناودارترین ڕیسالە و نووسراوی محەممەدی کوڕی عەبدولوەهاب کە ڕیسالەیەکی زۆر کورتە الأصول الثلاثة یا ثلاثة الأصول، بەڵێ یا الأصول الثلاثة، کە ئەم کتێبە لە ڕاستیە تەنزیرە بۆ تەنزیرە یاخود بە بیردۆزکردنی سەراپای ئیسلامە. یعنی چی تەنزیرە؟ قورئان خۆی کۆمەڵێ سوورەت و کۆمەڵێ ئایەتن کە تەرابوتی مەنتیقیان لە ناویەکانیە، واتە تۆ لە ئایەتێکەوە سیرەکەی باسی جیهادەکە لە پڕاچێ بۆ باسێکی تر کە زۆر لەگەڵ جیهادا ناکۆکە. قورئان خۆی دوای پێغەمبەریش درود و سەلامی خۆی لەسەر کۆکراوەتەوە و کۆکردنەوەکەش بە ئیجتیهاد بوو. واتە ئەو کاتێک کە قورئان کۆکرایەوە ئەوە بوو ئیمامی عومەر چوو دوای ئەو شەڕێک کە ڕوویدا جەنگێک کە کۆمەڵی قوڕا و قورئان خوێنی کوژران، بەڵێ قورئان خوێنانێکی زۆر کوژران، ئەو بچوو بەلای ئیمامی ئەبوبەکر پێویت ئەی ئیمام ئەگەر فریان نەکەی قورئان کۆ بکەیتەوە قورئانێکی زۆر لەناوەچێ. تەوان ئەمە ئەم قسە واتایی زۆرە بەخشێ. جا ئەو بوو تر ئیمامی ئەبوبەکر ناڕازی بوو لەسەر ئەو شتە تا قەنەعاتی کرد کە قورئان کۆکرێتەوە. جا محەممەدی کوڕی عەبدولوەهاب هات
ئاەتەکانی ببۆچوونی ئیجتیهاداتی خۆی تەنزیری بۆ کە دواتە لە چوارچێوەیەکی فکری تایبەتدا کۆی کردە و پۆلێنی کرد. ئوسولی سەلاسە بۆ نمونە، یعنی قورئان کە باسی ئەحکامەکانەکە، باسی عەقیدەکە، باسی هەموو بابەتەکان ئەکا بە شێوازێکی منەسەق باسی ناکات، یعنی ژمارە ناهێنێتەوە. مەسەلەن ئەم لێراڵێ ئوسولی سەلاسە بۆ نمونە ئەرکانی ئیسلام، ئەرکانی ئیمان. ئەرکانی ئیمان وا باسکراوە مەشهورە کە شەشە. پایەکانی ئیمان بڵێ. ئەرکانی ئیسلامەتیش وا ناسراوە کە پێنجە. ئەم پلەبەندیە، ئەم ژمارەکردنە لە قورئانە نییە. لە قورئانە نهاتەوە بڵێ پایەکانی ئیمان شەشە، ئیسلام پێنجە. بە پەرت و بڵاوی هاتووە، بەڵام ژمارەی بۆ نەکراوە، تەصنیف نەکراوە. جا تەصنیفکردن ئەم جۆرە تەصنیفەکە متأخرین محەممەدی عەبدولوهاب بەتایبەت کردوێتی، ئەمە لە قاڵبدانی شەریعەتە، لە قاڵبدانی قورئانە، تەنزیرکردنێتی ئامادەکردنێتی بۆ تەطبیقکردنی لە بەپێی ئەو شێوازەی کە خۆی ئەوێ. ئەتوانین بڵین بە ئایدۆلۆژیکردن. بەڵێ ئایدۆلۆژیکردنی ئیسلامە، تەنزیری قورئانە، واتە داڕشتنەوەی نەسەکانی قورئان لە چوارچێوە فکرێکی بیرکردنەوەیەکی نوێدا بەشەری. بەڵێ ئاجا لە ئوسولی سەلاسە ئەمە خۆی کە ئەڵێ ئەلئوسول الثەلاثە، ئەمە خۆی شتێکی تازەیە. ئەمە خۆی هەر پێچەوانەی قسەکانی خۆیانە کە ئەڵێن هەر شتێکە بیدعە بوو، ئەوە لە ئیسلامە شتێکی تازە هاتە ناو ئیسلامە، ئەوە بیدعەیە و بیدعەش زەلالەتە. خۆی ئەم کتێبە کە ئەڵێ ئەلئوسول الثەلاثە، ئەمە خۆی بەڵێ الأصول الثلاثة، ئەمە خۆی بیدعەیە. لەبەرەوەی نە قورئان نە حەدیث باسی ئەمەی نەکردووە کە بڵێ ئیسلام سێ ئەصلی هەیە. ئایا قەواعیدی ئەربعەی باس کردووە. جا خەتەرناکی بەرنامەکەی محەممەدی کوڕی عەبدولوهاب ئەم جۆرە پۆلێنکردن و تەنزیرەیە بۆ قورئان و مامۆستا پێش ئەوش ئیبن تەیمیە نەیکردووە، مەسەڵەن بەڵێ پێشتریش تەوحیدی ئولوهیەت و تەوحیدی ڕوبوبیەت و جیاوازی عەقیدەی محەممەدی کوڕی عەبدولوهاب لەگەڵ ئیبن تەیمیە چییە؟ هەردووکیان هەر منازیر بوون، بەڵام تەنزیرەکەی محەممەدی کوڕی عەبدولوهاب لەوە مەترسیەکەی لەوایە کە زۆر سادەیە، کە هەموو کەسێک ئەتوانێ وەریگرێت. نەخوێنەوارترین منطقێکی تیانە سادەیە، منطقێکی زۆر زۆر سادەی تایە کە بۆ خەڵکی بازاڕی ئەشیان. بم بوورە مامۆستا با بچینە سەر بابەتێکی تر. هۆی دروستبوونی ئەم حرەکەتە چییە لەم کاتەیە لە سەدەی هەژدەیە تقریبا هەژدەی زاینی؟ بیلئەدیلە ئەڵێ مەراتیبەکانی ئیسلام سیانە، یەکەم ئیسلامە، دووەم ئیمانە، سێم ئیحسانە. ئەمە شەر دووبارە لە قاڵبدانی قورئانە کە ئەم جۆرە لە قاڵبدانە لە ئەسڵی قورئانە نییە. با لە حەدیثەوەی هێناوە مەسەڵەن مەل ئیمان و مەل ئیسلام و مەل ئیحسان و بەڵێ با لە حەدیثی شەهابێ، بەڵام ئێمە ئەسڵە سەرەکیەکە قورئانە. بۆ نمونە باسی هیجرەتەکە، ئەڵێ لا تنقطع الهجرة حتى تنقطع التوبة ولا تنقطع التوبة حتى تطلع الشمس من مغربها. لێرە هیجرەتی کردو بە فەرض، یعنی وەکو چۆن ئیسلام، وەکو چۆن سەردەمی محەممەدی عەبدولوهاب وەک لە سەرەتاکان هیجرەت بە چ معنایەک؟ ئەڵێت لە هەر شوێنێکە ئیسلام حکم بکە، شەریعەت وەکۆی داعش، بەڵێ ئەبێ هیجرەت بکەی بۆ ئەو شوێنە، هەر شوێنێک شەرعەتی داعش لەسەر ئەو ئەساس ئاتنە ناو سووریا و بەناوی خەلافەتی داعشەوە. بەڵێ لەسەر ئەم ئەسڵە هێنانە. جا ئەم ئەم حەدیثەی هێناوە، ئەم بنەمای ئەم هیجرەتکردنی کردو بە ئەسڵێکی گەورە. ئەڵێ هیجرەت واجبە و تا ڕۆژی قیامەتیش دەبێت ئەم حکمە بەردەوامە. سۆفیەکان و تەریقەتەکانی لە دین دەرکرد، بەڵێ خوێنی هەمویانی حەڵاڵ کرد. ئەڵێ القاعدة الرابعة أن مشركي زماننا أغلظ شركا من الأول. وهابیت مێژوویەکە لەگەڵ ئەو سەلەفیەتێک ئێستا هەیە، سەلەفیەتی جیهاد، لەگەڵ سەلەفیەتی عیلمیکە وخوان وەک ئاشتی خواز ئەناسێنن.
ئەمان درێژ کراوەی ئەوە چۆن پەیوەندێکیان هەیە. سەلەفی ئەمڕۆ کە هەیە خۆیان شانازی بە وهابێتەوەکەن، خۆیان شانازی بە مێژووی محەممەد عەبدولوهابەوەکەن کتێبەکانی بەڵێ تەنانەت کتێبەکانیان لە ئوسوڵ الثەلاثە و کەشف الشبهات و دوڕ السەنیە هەمویان سەرچاوە منهەجی خوێندنی ڕۆژانەیانە، منهەجی قوتابیەکانیانە، خۆیان ئەوان شانازی بە مێژووی محەممەد عەبدولوهاب مەسە بمبورم محەممەد بن عەبدولوهاب ئەو مێژووی کە هەیە چەند ڕاستە ئەمە مێژوە هەیە مێژوویی پڕ لە خوێن و خوێن ڕشتن و لەسەر بەسیترین خەڵکیان تەکفیر کردو و کوشتووە لەگەڵ ئەم سەلەفیەتی ئێستا ئەمە خۆیان شانازی پێوە ئەکەن بەو کوشت و بەڵێ تەنانەت بەڵێ ئەمانش بۆ نمونەیەژن ئەگەر ئەوان کە خەڵکیان کوشتووە شێ خەڵکی کوشتووە جیهادی کردووە ڕۆژێتە سەر خەڵک مستحق بوو چونکە ئەوان مشریک بوون مشریک بوو بەڵێ مشریک باشە داعشیش واڵێ ئەڵێ تۆ مشریکی داعش کە کەسێک ئەکوژێ یان ئەوان کە خەڵکیان کوشتووە ئەوان مبەڕیریان بۆ ئەوەی کە خەڵکیان کوشتووە هەر هۆکارەکەی ئێوەیە بۆ نمونە خەڵک کافرە خەڵک مشریکە بۆ نانەژێت دەسەڵاتی ئێمە بۆ باڕ بە ئێمە ناکەن بۆ دەعوە بانگوازی ئێمەیان قبول نییە تەنانەت کە خەڵکی حایل کۆمەڵکوش ئەکا خەڵکی حائل کۆمەڵکوش ئەکا ئەم پرسیارە لە محەممەد بن عەبدولوهاب بکەن ئەو خەڵکیان بۆ کوشت تاوانیان چی بوو ئەو خەڵکە بۆ کۆمەڵکوشکران پیاوەکانان کوژران ژدەکانان کرا بە سەبایە مناڵکە مسلمانیش بەڵێ هەموو مسلمان بوون بەڵام بە گوێی محەممەد بن عەبدولوهابیان نەکرد بۆ چی بەگوێیان نەکرد ئەوان ئەیانوت ئەو تەکفیری خلافەتی عوسمانی کرد ئەوان لەژێر خلافەتی عوسمانیا بوون ئەو هات تەکفیری کردن ئەوە بێنە ژێر دەسەڵاتی ئێمە بێنە ژێر دەسەڵاتی ئالی سعود هەمیان تەکفیر کردن ئەوان وتیان وا مبەڕیرەکەی ئەوە بوو وتی ئەوان مادام خەڵکی حائل پاڵیان داوەتە سولەمان کوڕی سەحمان سەحیمە مادام پاڵی داوەتە ئەوانۆ ئەبێ هەمویان بکوژێن کەواتە داعش و وەهابی فەرقی چی یانی فەرقەکەیان تەنها ئەوەیە ئەوان چەکدارن ئەمان بێت چەک داعش کوا بێت چەک بووە بەڵێ نا ئەوان چەکدارن داعش چەکدار و سەلەفی بێت چەک مەبەستە سەلەفیەت بەڵێ سەلەفی ئێستا تەنها چەکەکەیان لەگەڵ داعشا فەرقی هەیە بۆ ئەگەر تەماشای منهەجی خوێندنی مەبەستە سەلەفیەتی علمیە ئەو سەلەفەتی کە ئەمڕۆ هەیە بە هەمان ئەو وەهابیەتەیە بۆ چونکە تەنها منهەجەکە ئیگۆڕێ منهەجی خوێندنە کتێبەکانی محەممەد عەبدولوهاب منهەجی فتوادانە لە کتێبەکانی ئیبن تەیمیە تەنانەت لەسەر نێتهێنان بەدەنگ ئەگەر بێژی نێت منێژی ئەم نێوڕەکەم الله ئەکبەر ئیبن تەیمیە ئێژێت ئەگەر تەوبە نەکاوێ بکوژێ و ئیلا قوتی باشە مامۆستا ئەمە لەسەر محەممەد بن عەبدولوهاب ڕاوەستی با بزانم بابەتی چی لەسەر بلاد الأكراد شتێکی وا هەیە بەڵێ لە کتێبی دوڕ السەنی في الكتب النجدية في الأجوبة النجدية بەڵێ ئەفەرمێ وكذلك الموصل وبلاد الأكراد موصل أو كاتا جناب بلاد أكراد بەڵێ بلاد أكراد بووە ئەفەرمێ ظهر فيها کۆمەڵێکی زۆر شەریک بۆ خوا قەراردان و بتپەرستیان تێدا ئەنجام دراوە هەمویان کافرن هەمان يعني ئەو عقلێتە تەکفیری هەر لێەوە هاتووە بەڵێ هەر لێەوە هاتۆ چۆن ئێستا ئەگەر تۆ نەکبەتی هەر ئەو مسڵەش داعش داگیریەکە ئەو مستەی بە هەمان شێوە هاتن داعش یەکەم جار لە عێراقا دەوڵەتە ئیسلامیە بە ناوی دەوڵەتە ئیسلامیە بۆ نمونە خۆی ناو مامۆستا ناو هیچ کاتێک شەرت نییە بۆ کاتێک خەواریج تەکفیری ئیمامی عەلییان کرد ناوی خۆیان نابوو شوڕات بە هەشتێنەکان ئەوەی کە پێویستە خەڵکی بزانێن ناو لەگەڵ ناوەڕۆکە جیاوازە بەڕاستی مەسەلەی ئەوانەی کە متەسەوفن یا دەروێشن دیسان لێرەش ئەوان هەر مشرکن و قابلی کوشتنن لە یاسای ئەوانە بەڵێ لە یاسای ئەوانە ئەگەر خەڵکی حائل عەشەتی عەجمان عەشەتی دەویش لەو کاتەیە بەڵێ لەو کاتە هەر هەمویان کۆمەڵ کوش کراون لە شاری عوێینە کە خەڵکانێک بوون دژی محەممەد عەبدولوهاب وەستاون و تەنانەت ئابڵخۆی خستونەتە سەر لە ڕۆژی جومعە لە کاتی وتاری جومعە 30,000 کەسیان لێ کوژرا حکمی تەکفیرەکە بۆ تەکفیر ئەکران ینی وەکو عەرزم کردین نەئاتنە ژێر ئەو بانگەوازە یعنی ئەم خۆی بە دەوڵەتی ئیسلامی ئەزانی ئەوەی نەیەتە ناو دارالئیسلام بەڵێ کافرە تەنانەت عەشیرەتی عەجمان و دەویش هەمویان کۆمەڵ کوژ کران وتیان بۆچی ئەمانە کوژران وتیان لەبەر ئەوەی ئەم دوو عەشیرەتە و چەند عەشیرەتی بچکۆلانەی پیانۆ لکاوە گەرەکیان بووە لە مەکە و مەدینە کە بیلاد الئیسلامە دەربچن بۆ دارولکوفر بۆ لای دژمنەکانی ئیسلام دژمنەکانی ئیمان دژمنی ئەمان ئیسلام و دەوڵەتی عوسمانی کافرە بەڵێ ئەوە کاتە کە سولەیمان بنی سەحیم لێ حکمیە کرد بەڵێ کافرە ئەوان گەرەکیان و
هیجرەت بکەن بە هینی خۆیان لە مەکە دەچن لە ترسە ئەکوژران گەرێکیان ئاوارە بن بەر لەوەی ئاوارە بن هەموویان کوژران پیاوەکانیان کوژران داعشیش لەم ئەخیرەیە ئەو کەسێک کە دەربچووە بیانگرتیان کوشتیان تۆ لە دارولئیسلام ڕائەکەی لە مووسڵ دارولئیسلامە ڕائەکەیکی بۆ کەرکووکەشی بۆ سلێمانێکی هەولێر دارولکوفرە بڵێ تۆ حەدەکە و کوشتن مامەسار محەممەد بن عەبدولوهاب تا ئەساش سەلەفیەکانی ئێستا هەر لەگەڵ مەزاهیبی شەوانە بوون بەڵێ پێیان وتە ئیمامی ئەهلی سونە محەممەد عەبدولوهاب پشکێنەری ئەهلی بیدعا قامع البدع وإلى آخره زۆر ئەمە لەسەر تەسەوف فڵە تەکفیری مەزاهیبەکان تەنانەت بۆ تەکفیری مەزهابەکان ئەوەی کە لەسەر ئەو چوار مەزهبەیە کە گەلی کورد بە شانازیەوە ئێمە شافعی مەزهبین لە کتێبی الدرر السەنیە في الكتب النجدية باسی ئەکا ئەژێ ئەو خەڵکی کە ئەمڕۆ لەسەر ئەم مەزهبەیانە ئەم مەزهبانن شافعی و حەنەفی و مالیکی و ئەوانن بۆیە فتوەکانی شاز بوون محەممەد عەبدولوهاب فتوەکانی شاز بوون فتوەکانی خەڵق قبوڵی ناکرد ئەو فتوایە دەرکرد وتی وهو الذي سماه الله شركا خوا بەمە ئێژێ شیرک ئەوەی کە شوێنی مەزهبەکان کەوتون خوا بە شرک ناوی بردووە واتخاذهم أربابا من دون الله ئەم ئیمامانیان کردە خوا ئەیان پەرستن خەڵکی شافعی ئەپەرستێ خەڵکی ئەبوو حەنیفە ئەپەرستێ ئەمانش لای خۆمان ئەوەی هێژە شەخص ئەپەرستی تۆ پەڕۆ ئەپەرستی شەخ ئەپەرستی شوێنی شەخص کەوتووی ئەمانش تەکفیرمان ئەکەن بەڵام دەسەڵاتی کوشتنیان نییە ئەنا کوشتی بە سەراحەت قسە ئەگەم بۆ مێژوو ینی بابینەوە سەر مەسەلەی تەسەوف بەڕێزت لەو بوارە کارەکەیت یعنی چۆن سەیری ئەم مەسەلەی ئەکەیت لە تەسەوف عیرفانە ئەگەر تەسەوف عیرفان خەڵکی بگەڕێنەوە بە تەسەوف عیرفان ژیانی خۆشە بێ باش دوورە بێ لە شەڕ بەس بۆچی محەممەد عەبدولوهاب بە کافریان ئەزانێ و ئەژڵە نابێت لە سەر قەبرانی مسلمانان بنێژرێن نابێ ژنیان لێبێنی نابێ میراتیان لێوە تەنانەت وکو عەرزم کردی ماڵەکانیان لە ئەوەی کە الدرر السەنیە في الكتب النجدية بخوێنێتەوە زۆر بە جوانی بۆی دەرئەکەوێ ئێژێ ئەگەر نێنە ژێر ئەم بانگەوازەی ئێمە نەشن عليهم الغارە ئەکوتینە سەریان ماڵەکانیان ئەبین ماڵەکانیان حەڵان بۆمان خوێنیان حەڵاڵە باش مامۆستا تۆ واز لە ماڵ بێنە بەڵام سەبایە یعنی ژنە وەکو چۆن بەڵێ ژنەکانێک سەبایە وەک چۆن داعش ژنە یەزیدیەکانی بردن و فرۆشتنی و کردنی کاڵای جنس بەس خۆ ئەوانە مسلمانێکی نەزان و ژنێکی نەکبەت لە وڵاتیان نەخوێندەواری تەنانەت محەممەد عەبدولوهاب تەکفیری تەواوی دەوارنشینەکانی کردووە ئەوەی دەوارنشینە ئەوەی لە دەوارا بوو ئەوەی لە بادیەکانە بوو ئەوەی ئەمانە مانای لا ئیلاهە ئیلەڵڵا نازانن ئەو بێ بکوژرێن یا فێرکرێن ئەبێ بکوژرێن ئەمانە یەکەم جار بانگیانەکەین بۆ سەر بۆ عەقیدە و بیرروباڕی سەلەف وایە ئەمە عەقیدە و بیرروباڕی سەلەفەکەوان نییە بانگیانەکەین ئەگەر هاتون و ئیمانیان هێنا بەم بانگەوازەی ئێمە تەنانەت ئەو قسەیەکی هەیە ئەفەرمێ ومن مات قبل هذه الدعوة هەر کەسێ بەر لە ئەم بانگەوازەی ئێمە مردبێ وهابی بڵێ بانگەوازی وهابیە لە سعودیا بەر لە ئەم بانگەوازی خەلیج عەرەبی لە جەزیرەی عەرەبی لەو هین لە سعودیا هەر کەسێک بەر لەم بانگەوازەی ئێمە مردبێ ئەگەر وەکو ئەو خەڵکەوا بن کە ئێمە کوشتمان نابێ کوڕەکانی بێژن باوکو دایکمان موسڵمان بوون نابێ قوربانیان بۆ بکەن و نابێ دوعاشان بۆ بکەن لە مێژووی ئیسلامدا هەر کاتێ سوڵتان و پاشاکان ویسپیەتیان پێگەی خۆیان بەهێز بکەن پەنایان بۆ سەرمایە گوزاریکردن لە ئاین بردووە و بەم جۆرە چەکێکی بەهێزیان دەستکەوتووە بۆ ڕەواییدان بەمانەوە و سەرکوتی ئەوانی تر